ئەها حەمەجەزا لە گۆرانیەک دەڵێ خۆشە فەسلی بەهارانی ڕانی و قەڵاتزێ بەس وەڵڵاهی یەک کارەسات ڕووی تێکردوون ساڵانێکی زۆرشتی وایان بە خۆیانەوە نەبینیوە. سەرەتا باسی کارەساتەکەی ڕانیەتان بۆ دەکەم لە ڕانیە پار ئەو کاتانە هەموو ڕۆژێ 1 سەعات و نیو ئەو دەچوو بۆ ماڵەکانی ڕانیە، بەڵام ئێستا ئەم ساڵ بە 2 ڕۆژدارێک تەنها نیو سەعات ئاویان بۆ دەچێت. وەقولەی ڕانیە کە سەرچاوەی سەرەکی دابینکردنی ئاو بۆ ڕانیە پار ئەو کاتانە لە ڕۆژێکدا 2000 مەتر سێجا ئاوی تێدا بوو، بەڵام ئێستا تەنها ڕۆژانە 300 مەتر سێجا ئاوی تێدایە. و لە قەڵاتزێش حاڵەکە زۆر باش نییە، ڕاستە ئاویان بۆ دەچێت هەموو ڕۆژێت و تا ئێستا کێشەیان نییە، بەڵام لەژێر مەترسێکی زۆر گەورەدا. بۆچی؟ قەڵاتزێ پشت بەکوێ دەبەستێ بۆ ئاو؟ پشت بە پرۆژەی ئاوی خاص دەبەستێ. پرۆژەی ئاوی خاص پشت بەکوێ دەبەستێ؟ پشت بە زەی بچووک دەبەستێ. ئەی زەی بچووک؟ زەی بچووکیش قفڵ و کلیلەکەی بەدەست ئێرانەوەیە. هەر کاتێک پێی خۆش بێ ئاوەکە دەکاتەوە و خەڵکی قەڵاتزێ تێر ئاو دەبن، بەڵام ئەی ئەگەر گرتیەوە ئەوە وشکە ساڵی ڕوو لە قەڵاتزێش دەکات. جا لە دوای گۆرانیەکەی هونەرمەند حەمەجەزای کۆچ کردووە هیچ کات ڕانی و قەڵاتزێ لە ڕووی دابنکردنی ئاوی ماڵانەوە هێندەی ئێستا خراپ نەبووە. باگوێبیستی گۆرانیەکەی بین و خواتان لەگەڵ. بۆ گەشتێکی مێرگزاری ڕانیە و قەڵاتزێ خۆشە فەسڵی بەهارە